والله بمرم بمردني خوار ڕۆژوویەکی لێ ناخۆ ڕۆژی وایە 10,000 پیاکەم ڕۆژی وایە 15 پیاکەم ڕۆژی وایە 5,000 پیاکەم ڕۆژ کەوتووە ئەمە رزقەکە لەلای خوایە لا من نییە لا کەس نییە. تام خەڵاتێکم بۆ بەڕێزە پێ خەڵاتی ڕەمەزانە ئەمە بە هەماهەنگی پایتەخت میدیا و کاک حاجی ئیدریس سوورچی ئەم خەڵاتە بۆ بەڕێستە بۆ هیوایی کە بۆشاییەکت بۆ پڕکات و لە مانگی ڕەمەزان سپاسانەکەم سپاسی هەستی بە ڕێزی یەکەم ئیجەنابیشتوی ئەوانی وەڵی بە ڕۆژوم و وەڵی بمرم بە مردنی خوار ڕۆژوویەکی لێ ناخۆ بەخوا بەزیادە جەرگ سوتاویشم دوعام بۆ هەچ کەسێک کردو بەخوا گیرابی ئێتە دانیشتم بۆ خۆم لێرە ڕادیۆیکم پێ گوێی لە ڕادیۆیەکی چکۆ دەم وا پێ گوێ لە حەدیث و قورئانە گرم و عەرزی بە خزمەت دەکەم تر حەقم بەسەر هیچەوە نییە و دوعای سەری جەنابت بەشە ساڵ یاخوا بەخێر بێ. زۆر سپاس دەکەم خۆشحاڵ بووی زۆر سپاس سەلامەت.